ماوەسا جیاواز لەم بابەتە لە ماوەکانی ڕابردووە قسەت لە سەر بابەتێک کرد ئەویشکردنەوەی لایڤە مامۆسایانی ینی کە کۆمەڵی ماوسایانی هەیە لایڤ بکاتەوە لە ڕێی تیکتۆکەوە. ئایا پێ دوایە داواکردن تەنها لە ڕێی منبەری مزگەوتەکانەوە بێ تیکتۆک کێشەی چییە بۆ لەوێ نەبێ؟ من وەکو خۆم لەگەڵ داوایان لە هەر جێگایەک بێ و هەر شێوازێکیش بێ ئەی بۆ یاڕەتەکەیت بەڵام شەرعی بێ منەوە بەشەی کە ناشەرعیە ڕەتم کردوێتەوە. کام بەشی؟ زۆر بەشی هەیە شەرعیە وەکو قسەکردن لەگەڵ ئافرەتی خەڵک و ئێترافکردن بە تاوانەکانی خۆی لە با بڵێین ناو 5-6 هەزار کەسە و هجوومکردنە سەر مامۆسای تر کە ئەو ماوەیە من بیزات کە قسەم لەسەر مەسئلەی تیکتۆک کرد لەسەر ئەوە بوو کە کۆمەڵێک فێر بوون لە بڵێن گروپێکی دیاریکراو لە ناو مسلمانانە مەلاکانی خۆیانیان هاندا بووی تر نازانم کێ هانیدا بوون شەوانە لایڤیانە بوو لەسەر من بە تایبەت قسەکەش کە کردم من مەبەستمەوان بوو وتمەمانە شەوان لایڤەکەنەوە لە تیکتۆک بوختانەکەن بۆ من وتم شەکرەشکێنن ئەڵێن مامۆستا قسەی بە زانایان وتووە من بە هەموو تەمەنم قسەم بە هیچ زانایەکنەوتەوە ناشیڵم. ئەوسە بە جۆرە جۆرەکان تۆ پێنەڵی بێدارانی شەو ینی ئەخر شەو تابانی دانیشن باشە خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ وجعلنا الليل لباسا وجعلنا النهار معاشا شەومان داناوە بۆ پشودان و حەوانەوە مە کەلامی ئەڵڵا ڕۆژی بۆ هەڵدان و تێکۆشان باشە تۆ بۆ بڕۆژ داوە ناکە یەخەوی بە شەوەی گەیت آخر بەڕاستی یعنی ئەمە هەر مخالفەی شریعەتەکەی خۆتە ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم فەرمێ کان یەکره الکلام بعد العشاء. باشە ماوەسا تۆ ڕەتەکەی تۆ قسە لەگەڵ ئافرەتێک بکە بەڕێزت تەلەفۆنی ئافرەتە بۆ نایە قسەی لەگەڵا بکەیت؟ من الحەمدولله بابەتێکی شەرعی لەگەڵ تەلەفۆنم لای کەس نییە ئەمە یەک دوو ژەوەی تەلەفۆن بکە بۆ خێزانمێکە ئەو ئافرەتانی نزیکن لێمانەوە ڕقەمیەویان لایە سێش ئەگەر تاک و تراک هەبێ نامەیەک بنێرێ لە ڕێی دۆستێکیەوە ڕقەمەکەی وەرگرت بێ لە ڕێی برایەکی لە ڕای کەسێکەوە جوابی نامەکەیمەوە بنووسین هەندێک جاریش ئەگەر زەڕور بێ و پێویستی بە بەڵگە و ڕوونکردنەوە بێ بە دەنگ ئەویش چۆن یعنی من دایمم موبایلم پێ نییە ئەنی ئەوانەی کە لەگەڵمان هەڵەسن و دانیش نەزانن من لە شەو ڕۆژێکە لەوانەیە 5 دقیقە موبایل نەگرم بەدەستمەوە بۆ زەڕوریات نەبێ بەکاری ناهێنم زۆربەی کۆنتاکتیشم لەگەڵ خزم و کەسوکارمەوە لەگەڵ خێزانمە کارۆمە لە دایکی تەلەفۆنی کردوایوت باوکە تەلەفۆنی کردوایوت ئاوا هی عنی بەوانیژەکەم زۆر جار هەتا ئەمڕۆ براکەم تەلەفۆنێکی کرد مۆبایلەکەم بەدەستەوە بجای تۆمایەوە وتیەوە چۆن بۆ هەڵەگرت وعدێکمانە برا گەورەکەم دکتۆرە لە ئەنوەر شێخەیە دکتۆری دڵە وتیەوە چۆن بۆ هەڵەگرت وتی بەستەوەم پێ بڵێ وەڵی وعدم لەگەڵ کوڕێکە بوتم بزانم موعیدەکەمان دێ یان نایتر تۆرە دقیقە تەلەفۆنێکە جواب بمایتەوە بۆیە کێشەم نییە بەرکەوتنیشی لەگەڵ ئافرەتە هەبێ بە شێوەیەکی شەرعی بەڵام شەرعیە ینی ئێستا تۆ هەر ئەو مامۆستایە خۆی قبوڵیەکە خوشکەکەی لەو بەرنامەیە تەلەفۆنکە بۆ مامۆستایەکی تر و باسی خۆی بکات چی کردو چی نەکردووە لە تاوان ئەو ڕەتەکەیتەوە کە ئافرەتێک کێشەکەی خۆی بەرنامەیە هیچ کەسێ بۆی نێ خۆی فەڵەحکە بە دیار خەڵکەوە من باسی لایڤەکەم بەڵام مامۆستا خۆمەش بیباتە ماڵەوە لەگەڵ خۆی دابنیشێ باسی بکا قەی ناکەم بەڵام خۆ هەر خۆ زۆر جار خۆتان دێنە سەر مینبەرەکان ئەڵەن ئافرەتێ پێ قسەی هەیە لەسەرەوەڵات من وام نەکردووە ئەو وتارەی من کە دایانناوە من قەدەغەیە واکەم تایە کەچی پێشەکێکیان بڕیوە واکەن ئەگەر واش کا مامۆستا ئاینی حەقی خۆیەتی بۆ هەرێمە باسی کێشەکە ئافرەتێ تەلەفۆنی بۆ کردنا ئەو بە دەنگ و بەهینە چێتە ناو بابەتەکەەوە باسیەکە کێشە لە دەنگەیە هەر خۆی ناسیێنێ و باسی تاوانەکانێکە ئەبێتە هاندان بۆ خەڵکی جورئەت بۆ خەڵکی و ئەبێتە فەزەحکردنی خۆی کاکامەخۆ کەسوکاری هەیە دەنگیە ناسنەوە ئەکاونتەکەی زانن ئێمە زینای کردووە وای کردووە پێچی دوای بیکوژن پێچی شتی لێ بقەومێ ئەمە بەڵام وەکو فەقر و شانازی ناڵێ و تاوانم کردووەڵێ پەشیمان وەکو دەرزێک موسڵمانیکە وەکو هەرچی بێ هەر مامۆسایە بگری لەو مامۆسایانە ماڵی هەیە مزگەوتی هەیە دەرگای کراوەی خەڵکە بینێ ئێمە ڕۆژی وە هەیە 200 کەسە بین 300 کەسە بین یەت بۆ کێشە و مەشاکیلی کێشەشمان نییە گوێشی لێگرین بۆشی هەلەکەین بردنیە سەر مینبەریشی ئەگەر بێت و لە مەصلحەتی ئەو خەڵکە بێ قەی ناکە ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم خۆی فەرمێ لقد طافت بي 70 امرأة من الأنصار كلهن يشتكين الضب ئەفەرمێ 70 دانە ئافرەتی ئەنساری هاتوون بۆ لام هەمویان ڕێ مێردەکانمان لێمانەیە یعنی خۆ ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم وای فەرموو ئێستا بڵێ وەڵاوە بۆچی وا ئەکاو بۆ نا ئەو بۆ چارەسەرکردنی کەم و کوڕی و تەقسیرێکە لەناو کۆمەڵگاکەیە و حقیقەتی بابەتەکەش بوونی هەیە ورسول الله صلی الله علیه و سلم وەکو بەیانکردنی حکمی شەرع پیانەڵێ ئەم شێوازانە قەی ناکە بەڵام تۆ هاهایەکی سەرخەیت و بیکەی بە گریان و بەن و بالۆرە و لەم پەیجانە دای بنەی بۆ ئەکتیڤ و بۆ بابەتانە منەمە لەگەڵ یانیم قسەکانی تۆیان گرێدا بە مامۆستایەکی هێنیوە ئەویش مامۆستا سۆرانە مامۆستا سۆران نزیکە لێمەوە ئەمە یەک دووش بینمان زۆر خۆشە
یەکتریشمان زۆر خۆشە الحەمدولillah ولا زۆر مەجلیس و کۆڕ و کۆبوونەوەش دیفاع زۆر لە یەکتریەکەین ڕێز یەکتریش زۆر ئەگرین من بەسمەوە نەبوو مەسئلەی مامۆستا سۆرانیش ئەو لایڤانەی کای کردەوە جەگەم با خەڵکیش بزانن کای کاتەوە با پێ بڵێن لی داواکەن خەڵکێکی زۆر لی داواکەن ئەڵێن ئێمە لە تۆ ئەم شتانە فێرەبین و ئیسفادێک کاکە لە من فێری نابێت لە یوتیوب لەو فێریە بێ با بیکەن بۆ الحەمدولillah ئێستا داوایەکی باشەکە لە ڕووی عەقیدەوە لە ڕووی ئەحکام و شتانێکی باش ڕوو نەکاتەوە لەخوا بەزیان ئاوا ئەیکا باشە کێشەی نییە شەرعیە بەڵام ئەوەیە خۆشی باشترە زانێ و چەند جاریش ڕوبەڕوو ڕەخنەت لێ نەگرتەوە بڵێ ئەم شێوازە غەڵەتە وەکو ڕەخنە نا ئێمە وەکو برایەتی دانیشین بێکەوە قساگەین ئەوی شتی بە من و تۆ منیشت بڵێم نەک ئەو هەر مامۆستاکانی کەش الحەمدولillah ماوەیە کە کۆنتاکتێکمانەیە یەکترە بینین لە مەجلیسەکانە لە سەردانکردنی یەکترا ئەگەر پێویستکە هەندێ هەڵەوکەم و کوڕی یەکتری هەیە عنی قسەی لەسەرەکەینەوە کێشەمان نییە و بەدڵێکی فراوانی شەوە یەکگرین و هەمووشمان وەکو برا تەماشای یەکترەکەین لەخوا بەزیان بێ ئەوەی کە ئێستا ئەیکات چەند جار من ڤیدۆیم دیوە بە خەڵکەڵە کاکە قەزیەی شەخسیم بۆ باز مەکەن پرسیاری سیاسیم لێ مەکەن پرسیاری مامۆستاکانی کەم لێ مەکەن بەس خەڵک وازی لێنایە خەڵک وازی لێنایە ئیتر ئیلا لێ ناگەڕێت سوبحان الله کەسێکی زۆریش لە بەناو موسڵمانان دژایەتیەکە لەمڕۆ بینی کەسانێکەیە لایڤی لەسەرەکەن و تاریتری لەسەردەن و یعنی تهدیدیەکەن و ئەیانەوە بیشکێن و بەس ئینشاءالله ئەگەر بۆ لایڤ بکە ناشکێ چ ئەو چ من و چ هەر کەسێکی کەش بێت تۆ بوو بەم شازنێکی تۆ مامۆستا وەگە و داوای من کاتیەوەم نییە من جانبێکی ترم گرتووە کاتە دەبێت من جارێکیان لەگەڵ مامۆستا سۆرانە دانیشتوین باسی چیمانە کرد باسی تەوحید و ئەم بابەتانەمانە کرد تر ئەو قسەی جوانی کرد وتی وەڵڵاهی من لەو بابەتە وەکو تۆ نیم وتی لێزانم وتی بەس خوا باسی کەم وەکو تۆ گونجاو نییە بۆ لێم نایە وتم وەڵی منیش لەو بابەتانەی تۆیە ڕقائق و شتی نەرمونیانی ئەو بابەتانە دم باخوا منیش باسیشی کەم لێم نایە منەوە لێ گەڕێم بۆ تۆ تۆژەوە لێ گەڕێ بۆ من ئێستا زیادە کتێب شەرحەکەم یعنی دانانیشم لەسەر قەزیە و بابەتی کۆمەڵگاوەمانە قسە بکەم کتێبێک هێنم لەبەردەستی خۆمە فەقەرە شەرحیەکەم هەر شتێکی تیا بێ لەس لەسەر ئەوە